کاتێک کە ڕوبەڕوو خەڵک دەبینی هەمووی ڕێزت لێ دەگرێت احترامت لێ دەگرێت لەوە زیاتر دێن ڕسمم لەگەڵ دەگرن احترام پێشانەدەن تەنها کۆمەڵێ خەڵکێک کە لە هەمان بواری خۆمدا کارەکە ئەوەی کە من پێم دەکرێت پێی ناکرێت بە کورتەکەی واقعەمە و ئینرجی و کاردانەوە و کارەکانی من کە من بۆ 18 ساڵە چەندین هونەرمەند دێن و دەڕۆن و نامێنن خەڵکە و زایر بەردەوامە و بەردەوام دەبێت بۆ 32 ساڵ دەچێت من کاری ئاوازدانە دەکەم 18 ساڵ 19 ساڵ دواوی کە گەڕامەوە لە ئەوروپا بە یەک نەفەسکارم کردو من نەوەستاوم هەمیشە بەرهەمم هەبووە باز لە عەدەد ناکەم دایما هەمیشە هەوڵمدا و کوالەتی بەرهەمەکانم باش بن و هەمیشەش من گەنجی نوێم هێناوە لەگەڵ گەنجی نوێ بەردەوام بووم ئەو هێر